وقتان خوش عزیزێت و بەرنمەیەکتر لەسری بەرنامەوە بنەمەوە فەلسەفی هامە خزمەتانە ئیجارە چی منوە سەر شیکاری یەبەن لە بابە ناووس بەنێکە بتوانی من جز و جز شیکاری لەسەری بکەین و بیشیم پەیامێک هەست و مەفهومەکە مەفهومێک هەست و ئەو وشەیە ئەسلیە بتوان دەستپێکێک لە خزمەتان ئەرز بکەم هەرو جۆرێکە هەم لە نووسریە هەم لە بەرنامە ویدیۆی پاداگری لەسەری کردیم مەسەن و زوانێکی شەفاف قسە لەسەری کردیم ئەست کەسایەتیە گوران داناغە گوران فیلسوفە گوران حەجم کریانەس شخصیەتیان ورد کریاوە شخصیەتیان بچکۆ کریاوە سوکۆ کریاوەسم و مەبەستێت یا و هەدەفێت جوورای جوور دو هەدەف زیاتر لە باقی کەفتە وەرچۆ یەکە بەرزیان وە بکەن کە بتوانن لەو جیکە کە بتوان بکەنە جەسەی ئی کەسایەتی بکەن کەسایەتی کە زات هەڵگر زاتە حەق یا زاتە ئەلیە بەرزیان وەکەن و لە ئەو جێریکە کە تواستنەسن سولتان سەحاک بەرزوە بکەن و جوور کەسایەتیکی مەزهەبی و کەسایەتی کە مەزهەبێک دامەرزانیە ئاینێک دامەرزانیە و ێستا ئیان چەکردنە بچکۆکردنە ئەو بە تایوەت دەورەگە وەرنگ وەرجە لە دەورەی سولتان ساک ئەو کەسایەتیە سەرەکیە پادشاکان وە شێت و گەوج و خولاسە سالەنگار و ناکارەمە دریاوەسە قەڵەم کە بتوانێتن هین بکرێتن دەورەی سەحاک یا کەسایەتی ساک وەکو کەسایەتیکی مەزهەبی وەکو کەسایەتیکی ئاینی بەرزۆ بکرێت و تەمام قورساییەکە بکەفتە بان ئی دەورە ئێستا خۆت بابە ناووسیش باید لە ئی دو بەرە تماشای کرد کە چی هینێکردنە چی جعلیەتە ڕای دروستکردنە و چی دەستکاری ئەو مەرەموەل سەردەم خۆیە کردنەسن سەر وەرجەلەیەک بچی منە سەر بەنەکە ئەو بەن مەرەموە با تماشای چەند جعلیات بکەین چەند بەن شێر جعلی بکەین من لەسەر ئی دو ڕوانگە ڕێوە کەسایەتیەکان یاڕا بەرزکردن یان نزمکردن کەسایەتی ئەو داناغە سەردەمە ئەوەی کیچەکە لە ویرم نەچوو لە خزمەتان ئەرزکەم لە شوون دەورەی سولتان ساکیش کەسایەتیەکان کردنەسە چە بیشکان وەکردنەسە ڕا دەوریش و سوفی سەیەل کەسایەتی فیلسوفە گەورەی جۆر شێخەمیر جۆر نەوروز سوورانی جۆر تەیمور بانیارانی یانە بیچکۆکردنەس کە بتوان چە بکەن بتوانن بگونجێن جوور دەوریش و شوون کەفتە سەیەکان و ئێستا وەرجە لە دەورەی سولتان ساک پادشاکان چەکردنە وەشێت و ناکارەمە و گەوج و خۆل و یا یەک وەشون زکر و نیاییشە بیون و جورە دانەسێنە قەڵام وەسفیان کردنە و لە شۆن دەورەی سولتان ساک سەدەی هەفتم و هەشتم کوچی چەکردنە بچکیان وەکردنس ڕا یەک بگونجێن لە جەسەیەکی یا لە جامەیەکی دەوریشانە ئێستا ئەز ناووسەنان یە ئەو خۆت هینەکە خۆت سەرهەنگ دەودان ئەسکە نامە من سەرهەنگ دەودان چەنی ئیرمانان مەگیلم هەردان مەکوشم پەری ئاین کوردان هەڵا ئیس هینە تماشاکی مەسەڵەن بابە ناووس خۆی هینێکی نییە سرودەی گۆدا خۆ نێریتن کە دەورەی باوە ناووسیا جووری دەورەی
بالو نیشان بیتن که یا وهین دانسته قلم و شیت ل یا نکارمه دانسته قلم و این نکارمه ایشه هم ل هنا هین کسایتی کن هم له حق حقایقاتیا هم ل او دسنوس که وناو دسنوس دوریش که بشر بزوی نوسیاوه یا حال دست رسه ای کسایتی ل بلشت و نازانم بالیل دیوانه و یا نه ای کسایتی ل نوزد کریانه یا یک چه کریانه تر شخصیت کریانه لواقع ولی ارا بابا نعوز ارا بابا سرهنگ هینه نکردنستن ل ای هینه کفت دیشت که هردن و وقت لیره ارا اضافه کرنه وی معنیسه که یهش لشونگلی که دلانه پیو بیود و کسی که کسایتی که هین سوک وصف کردون حالا مثلا ایره که تماشای هین بابا ناوز بگیمن از بابا ناوزن بلشیت از قندیل هلاویت آسوارنن ذات هاویت تماشا کیتن کابرا و خوی بیشه بلشیت دی فرفرسو که کسی که دانایی که فیلسوفی که دوران خوی که سروهینگلیک تر هست مرمولی تر هست که شخصیت فرفر برز نرخنید و جور کسی که آسیاو دار آسیاو و اصلا چه آسیاو که ارا آسیاو نو تو ارا بارحرین داناول سردم خوی ارا یک داناول سردم خوی حل بسنگنی چند مرده حلاجن چه هاپیان و تا چون دازه توانیت ولیانا یاری خستگر یا لشون اکتر تماشا کیتن هاورد نسوا که ارا یک برز بنرخنه مثلا بابا ناوز چکرنا از ناوسنانی میی چه مکان حکم خداییم بین و مهمان تماشا که لیره زاد آسوارنن قبالش نیان قباله یه خوی لأو هین حق الحقایقه چیم نسری که علی دست به لآسمان و اصلا یا قوال نورین تلیت خوار و لقی او 32 جزو قرآن یا 32 جزم و سورانیه که قرآن که هاتی سی که بربوط و قناق شریعت و محمد حق داره محمد ابن عبدالله حق داریتن را مردم شیکاری بکیتن بویتن و مردم فاشی بکیتن متى دو جزلی یه بوتا بنامای و قصه حاج نعمت الله جیهون آبادی مکری بوتا بنامای دین حقیقت او جرق او ناولی بید و این دو جزء چس سر مگوه و علی لقی او قوالا نوسیت و او قوالا و گرد جامع ماسی که نیتی و اصلا هینه که ستونیک و دیار لدوره شاخوشینه چود او ستونه حال ورنیتن زوری رسه قدرت و اصلا قیبی رسه که او ستونه هیز بیتن و او کاسماسو قوالا درباری و را مردم و اصلا دین حقیقت و او قوالا رواج بید اسی چه لیره و اصلا منظور لی آسواران قبالشنیان منظور لیره هینه لیره شاخوشینه و شاخوشینش لکی گریسه لعلی او هفت و اصلا دوره الهفتگانه که بیسه بنما لنو تذکر الالای ایوانوف و دیواتر دکتر محمد مکری و بعد هینیچ دکتر مرداد ایزدی لمقاله یارسانیسم هاوردیه سوی یسه که هینی کرنسن لو او هفت دوره خاونکار و علی دومین دوره و سومین دوره کنه دوره با خوشین یا شا خوشین که کنه جیگر علی مستقیما ولی با خوشین شو حال پرنان و امید بابا ناوس بابا سنم و بابا ناوس و بابا بالی رویانه نادیده گرنده او هفتینه و تنه دوره سلطان ساک ولی دوره سلطان ساکی شدی رسنت جورای جور حاج نعمت الله جیهون آبادی رسنت دست ابراهیم کرسی محمد و نازناو شاه ابراهیم و دی لأو سردم حتی روزگار خوی و دوره ابراهیم ناسته و یسه که
ای کسایتی لی ورد کرنسن لی در روانگو از ناوسن ای می چه بالا حکم خداییم کمرم لالا نه سینم مکینو خلاصه اعلا یا زاد آسوارنن بغداد دا تالا حالا یعنی توصیفاتی کن که بوی سر او کسایتی الشی او کسایتی کەسایەتێک کە لە ئەو ڕوانگە ئەوان وەزات ئەلیوە پێیان بێسن ئیسا وەئی دەست پێکە بچی من سەرهەنگە دەودان ئەس کە نامە من سەرهەنگە دەودان چەنی ئیرمانان مەگیلم لێرە قەڵەتە چونک لێرە چەنی ئیرمانان لێرە جەمعە باید مەگیلیم بوتن مەگیلیم هەردان مەکوشم نییە مەکوشیم پەری ئاین کوردان خۆ لێرە ئید فێرێ مەگیلیم و مەکوشیم بایەتەکانی جەم بوو چون ئیرمانان جەم و ئێسەکە هەو خۆی وەتەنیا لێرە ناچوود وە سەف ئیرمانانە بەڵکو وە یەک وە گشتیان چون وە کار دەسە جەمیکەن تیمیکەن یا یەکە یاری دێرن کەندەیە گۆڕەپانێکە لێە مێدانێکە خۆ ئێمە سەرهەنگ دوار چین کە بوشەی هەنگ چەس وە سەر هەنگ چەس مانای چەس و لێرە تەنیا هینێکی ئاماژەیەکی کورت بکەمە ئیرمان یان لەجێ یاران چیە سەکار کە لێرە هەرە و مەفهومە دێ ئیرمانان جەمعە ئیرمانە و ئیرمانان هەر ئەو هاومانێ یارانە لە ئێرە بعد مەگیلیم یعنی گەردیەی من و مەکوشیم یعنی هەوڵ دەی من کوشی من پەری ئاین کوردانی چەند شیکاری کردی مەسن ئی مەفهومیچە ئاین لە ئی ئەدەبیات داناوەر گورانە یا فیلسوفەر گورانە معنی دین نایە بەڵکو ئاین کوردان دیریم ئاین گوران دیریم ئاین یاری دیریم ئاین یاران دیریم ئاین مێردان دیریم و هینگەر فرێک چێ سەکار لێ دەسەواژێل فرێکێک چێ سەکار کە توانێتن لە ئی معنی ئاین کوردانە و ئاین گوران معنی شارستانیەت و فەرهەنگ بێتن و هیچ وەخت لە ئاین چون دینێک لە کارەنەوەیە معنی مەزهەب نایەتن لە معنی دین هەر و معنی مەزهەبیە نایەتن ئاین لێرە دەنەچێت دین و ئاین وشەغەلێکن واژەغەلێکن کە معنەیەکی تایوەت غیر دینی دەندەی ئەدەبیاتە هەڵبەتە لەناو ئەدەبیاتێ ڕەسەنە لەناو جەعلیاتەکە هەرچی بەرنەسەکار زیاتر و معنی دین و مەزهەب بەرنەسەکە یەسەکە لە ئی دو خشتە سەرهەنگ دواتر چینە سەرێ دەودان ناو منطقەیەکە ئاواییکە لە ئەو لە ئیسێ کەفتە ناو ئیسێ ئوستان کوردستان و یەسەکە چەنی ئیرمانان هەروجێ لە قسمەتە هەمڕا یا وەگەرد ئیرمانان یاران گەردیێ من هەردان لێرە با یەکە پاگۆکەی من هەردان لێرە هین ناکێتن جووری ناتێتن چونک هەردان وەختە تۆ کوشیتن ئاین کوردان ئەڕا شارستانیەت کوردان یا ئەڕا فەرهەنگ کوردان کە لێی معنیەکی فەرهەنگە وجود داشتە ئی ئاینە وجود داشتێسن چون دەورەی وەلەیەش دەورەی بالول هەر ئی هینە هەر ئی هەوڵدان ڕا ئاین کوردانە هاتێسە ئاراوە ئێسەکە منزور ئەوەسە کە چەپکە بکەیتە بوونەوەرێکی میژووی تاریخی کە بتوانن و پای تاریخە تاثیر خۆیان دابنن جور نەتەوەیەک و جور نەتەوەیەک ژیانێکی میژووی داشتون و لێی معنیە وەختە لە دەورەی بالی شارەکەی کە پەری هین مەکوشین پەری زندە کەریم ئاین کوردان ئەلبەتە هیچ باید یە فێلێک لێرە بووتە پەری ئاین کوردان پەری زندەکردن ئاین کوردان یا هین بڕێک هینەکانی
ئەو جورێک باید پەیامەکەی گورژگوڵ بوو ڕوشن بوتن ئەو جنیە چون ناقسی کردنسن و ئی هەردانە ئزافۆ پێکردنە ڕایە کەسایەتی باوە سەرهەنگ هین بکێتن با نەخوارد کە بیشتن کە وەگەرد گیارانێ وەگەرد ئیڕمانانیە چەکردێتن چوڵایی گەردیانە سواسە خەری کار دەوریش و سوفی گەری و دەف و تەمیرەژەند و ئەو کارگە لە بینەسە و کار لە ئاوەیانی نەکردنسن یەسە لێرە لێری چە بایەش هەرە و جورێکت لە ئەو مەرەمە و بالی لە هاتێسن کە ئەو واتێ یاران ئیمە دیوانین ئەلبەتە ئەو چەم دەورە قەڵەت هینەکەن مانایەکەن کە دیوانە هەینکەن معنای کردنەسن کە دیوانین مەسەڵە لێرە لە تەمام سەردەمەکان مەسەڵە دامەرزانن دیوان و یەکسەرکردن کورد و کوردستان بیەسن و یەسەکە دەورە باید بێمێ دەورێت سوڵتان ساک دەوریچە لە سەرەتاوە یەکەن گروهێک هەستن کووە کوردی کوشێن ڕایە سەر و سامانی سەقام بێنە زندگیان تفاق بگرن بعد دوای کارەکەشتت واسڵە دوای ئەو دەورێچە یاری ئەو دەورێچە کورد و کوردستان یەکسەرەوە بوو یەسەکە هەر لە سەدە دوم و تا سەدە هەشتم دەیتێ دەمیەک و هەمیشە واسڵە ئامانج و هەدەف سەرەکی یاریەکان چە بووە سەقامدان و تفاقدان و ماڵە کورد بیەسن کە بتوانین جوور نەتەوەی بوتە بوونەرێک هەستیکی میژووی بێتە خۆی و یەسەکە لێرە مەگیلین یەک شاران لە فرەش شوون هاتیە شار وەمانی ئاویانی وەمانی ئەو شوونێکە کە حافزەی جەمعی هەست کەسایەتی لێک هەن کە لەبار فکری و لەبار فەرهەنگی و لەبار واسەڕە لە بوارگە لە جووای جوور توانایی دێرن زانایی دێرن کە بچن ئەو کەسێلێک کە ئاوەیانی هادۆڕوەئی زانە و دانەغێ لەسە کە ئاوەیانی هادەوران و هەمیشە تەوسیف کریان یا تەشبیه کریانە ئەوەی کە یانە کانیکن کە ئەو لەلیان جاری بوتن و دەوریان بوتە سەوزەڵانی و گوڵستان و یانە کە وەی معنیە کە چوتەکار کە دانایی چەس ئاوەیانی وەکارتتن و هێسە کە هەمیشە چەکەن شاران گەردیان نە هەردان جیشوڵە سەیرەکانێت تماشای مەسەڵ هینکەی من چەند لە سرودە لە مەورد هەردانەوە بکەی من مەسەن لە هینێکی ڕەبەتی یانە فریانی جەعلیەن چەمداران شاکردن قەویل گوڵ ئاوەردە شین و شارەزویل لەو سەردەمە هینێک بی ناوەندێکی زانستی بی ناوەندێکی فرەفرە گەورە بی کە لە بڕێک لە مەرەمۆکان و هاوتای واسڵا هیندەنێ قەڵەم دمشق و باغدا و ئەو شارێ لە زانستی و سەردەمە دەنێ قەڵام بعد مثلا ڕاشار هەخۆت بابەناوس دەورێکی دوای باوە خۆشینەیە وەرجە لە دەورەی سوڵتان ساکە کە مەسەڵەن کە باغدا شار مەسەڵەن بریتە کار لە مەرەمۆکانی لە فرا مەرمۆکان سەردەمەکان دەمەشق شار چێسەکار مەخزوو قەوقا لە شاران یەسە شار هەمیشە حالە واسڵا ناوەڕووک مەفهومێکە لێ ڕابتەوە نە هەردان هیچ مانێک نێرێتن ئێمارەوەدا مەسەڵەن هەردان لە ئەو سرودەگەل هینە جعلیە لە مورد کەلە زەردە هاتێسن مەسەڵەن کە ئەو کەلە زەردە بارگای شان وەستنە و کەلە زەردە داوت ڕەتاوەر موسی ڕەت بەردە ڕەتیشان بەر کرد هەردەوە هەردە خۆ معلومە کەڵ لە ئەوەیانی هەردە وەردە یانە چکچور و کۆ بیاوانی و ئەوانە خۆ ئیسا یا مەسەڵەن سوڵتان ساگ لە هینێکە ئی هەردە بێتە کار چه هەردە یاران بیان بیدیوە چه هەردە پیر دەلیلتان هەن بەلەدی مەسلحەت بکردنی ئەلبەتە هینەکانی شوانە نەستن فێل و قافیەکانی هەرچی مواچوو کردی و بەردی خۆ منزۆرەوەسە کە
بان ولی هنا لی ویلایی لی چولایی لی پرجو بلاوی جنب واسن که لیره پیر بنیامین لو سرده ما که بان مسرحات بکن بنیشن مشورت بکن و بزنین چویشتن و چو کار مسرح ڕێوازەکان کان پیش بود گەتن یا یەکەوانەی کە فکر لە سەری کریا بکرێتە کردەوە ئێسەکە لە ئێرێ لە فرەل هینە بەتە من هەفقەری چەند نمونە هەوردم لە مۆرد شاری و لە مۆرد هەردەکە بزانێ هینەکانی فەرقیان چەس و ئەسرائیل لە نەزەر مەفهومی لە چ ڕابطەیەک بریەنە کار و ئێسەکە لە ئی هینە چون هەرو جورێکی لە دەورەی بالوولە هاتێسن هینێکی دەورەیەکی وەرنگە ئەڵا چەند دەهەیە سەدێکی زیاتر وەجلەوە کە لەورە چەبرێکە شاران و یە ڕاستنێکە وە دڵنیایی وە یەیەک بایەتەکانی شاران بوتن نە هەردان چون تو ڕا زنوەکردن ئەوەیانی هەمیشە چی لە ئەوەیانی وە شروعکەیتن لە ئاوە لە سەراوە شروعکەیت کە ئەوەیانی باریت خۆ ئێستا با بچینە سەرچە هەردان هین پاک بکردیم ئاین کوردان وەتی من لە معنی شارستانیەت یا چەس فەرهەنگ بایەتەکانی حالیلی بی ئیرمانان بێ یاران و ئێستا چینە سەرچە سەر و هەنگ کە وە یەک یا دەسەواژە تەشکیل دن یا هینە کەلەمەی تەرکیبی یا یە مەفهوم تەشکیل دن و ناو سەرهەنگ خۆ ئێستا من هین هاودوو مەرەموو هاوردمە ئی مەرەموە هین چوار فیلسوف و گەورەن موسی و داو بنیامین و ڕەمزبار من تا ئی مەجموعەیەک لە ئی مەرەموەرە بردنە چوە پێکردنە بردنە نسبەتی دانسە چوار کەستر یا هەفت کەس متای لە ئەسرە چوار کەس هینی چوار کەسە پاڵدانسە چوار کەستر کە ئەوە بەڕاستن لە دەورەی بەرزەنجێکیشە مەسەڵەن کەسێک زهور کردێسن کە دوون وەسڵا سەهاگ داشت زات سەهاگ داشت ئەو کەسە چەناویە مەولا بەشارەت و ئی چوار هینی چە دەوریشی چەدا وەلیە بی لەو سەردەما کە بنیامین ڕووتاف ناوی بیەسن پیرنووسی وەرەق ناوی بیە مستەفا قەڵەم ناوی بیە داو کەشکوڵ ناوی بیە ڕەزبار ئاتسان ناوی بیەسن و ئەڕا باوەیار و ئەبراهیمیش دو نەفەرتە دینەسۆ جالب نەوی کبارمێ لێرە مەجبور بیم کە مستەفایش بارم کە مستەفا چون قەڵەم ناوی نانەسن دەرسوورەتی کە ئاینیاری کتاو ئاینیاری یاساکان کە یاریە پێ بکەن لە دەفتەر یاریە لەژێر ناو ئاینیاری سەبتی کردن نووسانێ کە مستەفا دیر هات لە ئەو جەموویەدا کە چیم لەسە سەری لە شوڕ خۆی من تا دۆ مەرەموو لە ڕا یەک حالی بی من لە مانای هەنگ لەناو ئی دوو مەرەموە ڕوشنی وەکەیتن ڕاو ئی دۆ مەرەموە هاوردمە یەک دێ و ناو ئاستا ئەلبەتە ئی ئاستا و ئاتسا هەردکی برنەسە کار کە هین بووتن مەسە مەنزوور دوون ڕەمزبار لە دەورەی بەرزەنجە بووت ئێستا ئاستا یا ئاتسا لێرە ئاستا لێرە نووسیەوە ڕەهبەر منمانو ڕەهبەر نیشانێ ڕاگا منمانو ئەلبەتە ئی مەجموعە لە مەورد نەخش و ڕابطە و مەرزبەندیە الواسرا اختیاری و قانونی لە بین پیر پادشا و پیر پادشا و باقی منسەبەکان باقی پۆستێر وەزارەتیە ئێستا لێرە لە مەورد ڕەهبەرەوە قسەکەیتن ڕەهبەر کێ داووە کە چەکێتن داو ڕەهبەر نیشانەی ڕامەنمان و چەس ئستراتیژیستە ویشتن کە لە چ موقعێ چە باە بکرێتن نیشانەوە ڕێەکە چ هەڵویستێک لە چ زمانێک بگیرێت چ واسڵا کنشێک ئەنجام بگیرێت چ واکنۆشێک لە چ موقعێکە ئەنجام بگیرێت و چە بکرێتن
رای موفقیت فراتر بوتن واسرا یسه که او رانمای نشانکانه که دنیا تحلیل که انالیز کردن و پیشنهاد و تتلای شاک ایجور بکی من خواستره که بتوانی من موفق تر کارکان من دایم رهبر منمانو رهبر نشانه راگم منمانو دایم هر وشون رای پیچ مزانو پس یه ریگر پیچ او زانته که چو و آسانی لپیچکان و اصلا لأو تنگاوه ورهاد و سربرزی و سرکفتی درباز بند و شونیلی که مترسی هست و شونیلی که پیچیدگی دیریتن تحولات دورانیان چه داو او قرشا رضایی دیریتن تحلیلی لسر جهانی و اصلا تحلیل جهانی و قره قویه که او زانتن لچو موقع که چو کار بکرد و چجور لپیچکان لپیچ و خم تحولات او سردما درباز بود شون هنگ نروی آسمان مرانو خود لیره چز هنگ لیره هنگ معنی ووا یا کوره ووا دیتن یا مجموعه ووا که این کن بار کنده شونیک ارا شونیک در یسه که هنگ لی معنی لی چه سکر که شون هنگ البته شون هنگ تکنیکه که یا سرجده که برای کس داشته لمنطقه که اصلا و شون هینه مایه که و پیوتن میز و که و شون و روی او توانستن شون و بوان و فرکس سرجده داشت دی ربط و چین و هینه کان کوره و کان دین و لقم دار یا لقه کوه لشون مثلا هر شونیک بی و روی او میز و شونه بدن در نتیجه یه وی جور منظور است که دنیا جوری تحلیل کردن که دنیا جور هین شون و بردن رای آسان توانستن شون باید در نتیجه لیره هنگ لیره معلومه که شون و منظور و یا کوره و یا مجموعه یا پاپولیشن یا اینه که مثلا جامعه که ووییه چون اوانی و نوع ایک سازماندهی و انسجام و نظم دیرین لنو خویانا قلم مرمو که این قلمه کی بودن مصفا بود و اصلا که یسا پادشام شاهنگن یسا دیره معلومه که سرهنگ منظور چه از شاهنگه سریچ لفره هین چه سکر لفره و اصلا دستواشه چه سکر یه چه ارکان بتونیم دیره روشن رو بگیمن جور سرخل سر قطار سر صف سر سوار برشون گور سوار که لجه سر سوار چه سکر یعنی هین مجموعه چه سکر که و معنی برپرس یا مسئول یا سخنگو لئی معنی لئی سر خوی دونه تو یعنی کسایتی اصلی کسایتی یکمی کسایتی که برپرس لیا شون لیا اداره لیا و اصلا میدان لیا رخراوه یسه که سرش با یش لملی بکی منو وی معنی سا که وقتی هنگ اوسا سلیر و معنی چه چوتن شاه هنگ یعنی کسی که هنگ که رهبری که مدیریت که و زوانگل هینه و ملکه و ناسیتن که لیره چه از شاهنگ دلی ناو بردگیاتن خب پادشاه چه از شاهنگن پیر یه قلم لی مرمو قلمه پیر کوره شانن پیر کوره شانن پادشاه شاهنگن خب لیره من یه دفتر یه برد مثل کار لینویس راوی گو داخوا این بیسن من بچیکه و کلمسن رام وصف مناسبات بین پیر پادشاه و پادشاه ولی لیره چیز لیره منظور 72 پیر است لیره که یه باید مجموعه اکتر بودن و داخواه تورک من فرن ورد نگردیم تنیا برک مجموعه گردیم ای دوانه فر پیوند داشتن و گرد ای مرموه هاورد نه کیسه پادشاه چه شاهنگه و سرهنگ
منظوری هر و شاهنگ است کسی که چه سرکردایتی هنگیک دیریدن هنگیک چه او ولی که سازماندهی شدن خب این پیر کوره شانن خب 72 پیره بوده 72 شان کیانه هر کامیان سر یکی لو شان یه دسته که مجموعه گوه خانگان هانه نوی سازماندهی بینه و اصلا خراوی اصلا کیدن و از پادشاه چه شاهنگن لناو ای کوره 72 شان دریدن شان و چه پیر هر شانی که یه پیر سر شان یا و اصلا مسئول او شان است هین بر پرسایتی دیریتن هم را نظم هم را و اصلا نظم داین را انسجام داین و را بر پرسایتی روی و هینی که نهادی که باندستر بالا دستر هنگ و بیشانه مات بیدنگن هر کوشانه بی هنگش پرونگن خب یه ستماشا که لیره هنگ هیچ کوره وویک هیچ کوره بیشان نیه و هیچ هنگی کش بیشان نتوانه بودن پس یه کوره یه کوره هنگ چطور باید شان بود که بتوانه چه بودن بیدن ایرکان شان نیاشتون او ولی لناو خریکار خویان بون و اصلا فعل و انفعالات داشتون چکتن دنگی کتیوانی مردیه ولی هر کوری که شانه بودن لو شانه چه پرل هنگ و پرل حسر و یسه که حالا ای ونگنه وشه من نتوانستم هینه بکم یا یک دستکاری بیم ایجور وشیک نیه یا یک و دا خب و ای معنی ونگن و معنی که هنگکه پربود لونگ پربود حسر معنی حسر و معنی حسر من لشونک نیمه هینگل فرهنگ زوانگل فریگ گردیم و نیمه متای یکی لو معنی رده اما نکی لیره حسریج خود هین توانیتن لمعنی هینیش فهمیه لمعنی خرمانی بیاری چون یکی هینی که روایتی که جالب یا هانو یکی اوپانیشادگان مجموعی که فرن مجموعی که متنیت هند باستانه که لبین 800 وجل زاين تا 300 وجل زاين لخلال 500 سال لان كسكل فريكو نفسيا وهي مجموعة نسرا والفريكا متى دور 82 83 لباقي الناس ياوتر يا جي رفرنس ترى لهناك ليكي لو انا لمورد ميجو تشبيه وحصل حاتيسن که لئی معنی و گلی معنی یگرن و یکی تو نسلیه روش بشر احتیاج و مایه دیرن تشبیه ای مایه کریت حصل که بتوانه چه لنوی پرورده بن لنوی شخصیت پیا بکن سوسیالیزه بون اجتماعی و بن و یه سکه بونه خواهون ترواريل واصلة أخلاقي ترواريل كبتوانن أو هنا انعكاس باطنك بيابكن كانعكاس يا يك للظاهر لديشتا بكريتا كردوك وبيوشن رفتار ويسكا ای لأو پانیشاده که ویشتن که ای هنا حصله مهم نیه که کام و چیز لکام گل هین هاوردی واسه بارگیری کرده گل هاوردی لکام بنچ گل هاوردی هستن که حصل تولید کرده مهم گسه که گشتی ای ووله بتوانن بر همکان یان چبکتن حصل بودن و یکی مرمورکان هاتیسن که گل بودن کرده و کشتی که بتوانن چبکی کالیتی و فردام ور ممالی و اسرا یسو ور ممالی لبدا بانانه ور ممالی یسه که وگریه که
یعنی تێتۆ کە تۆ کەشتی کە کردوەیەک داشتیت کە سوو گوڵ بکارێتن و گوڵێکی چە خارنەوتن و ئێستا کە ئی کوورێەوەی چەکە چەبوتن حەسەڵەکە مایەیەکە نەسڵگەل هاڵ لەناوی پەروەرش پیاکەن چەبوت حەسەڵ خاڵس بوتن هین گوڵ بوتن و ئێستا کە لێی مانیەسە کە هەمیشە چینەسن داناغل کورتە جوور داناغل فرە لە نەتەوەلتر چینەسن دنیا گەردیانەسن وە خەریک گوڵچنین بینەسن کە گەوهەر بارن و هەسەڵ لەناو کۆمەلگاکەی خۆیان دروست بکەن هەڵا شارۆ هینی کردی من و یەسەکە ئی هینە ئی مەرەمووە بێم لێدەم مەرەمووی کە لە دەورەی وە لە ئی هاتێس بالول سەپن سەدەی دوێم و نیمەی دوێمە کوچی هاوردنە نیمە سەدەی دوێم کوچی تاریخەکەی هاوردنە و باوەسە هەنگ تقریبان سەدەی سێم چوارم واسرە هاوردنەسە هەڵا وەرجێلەوە ئەوە ڕائین کوردان ڕە زنوەکردن ئاین کوردان وە زنوەکردن زنوەکردن مردەیەک نییە بەڵکە زنوەکردن لە معنیەکی دروستکردن بوونەوەرێکی میژوویەکە ئی نەتەوەی کووردە سەر و واسا یەک سەرۆ بوتن جەسەیەک بێتە خۆ جەسەیەکی ئۆرگانیک کە بتوانێت وەڕووی زمانە حرەکەت بکەیتن بوتە بوونەوەرێکی میژووی وەشون دەست داشتوتن لە خەڵاڵە گوزەرە زەمانەکەوە پێویستن باز تا بە ئەو حرەکەتێ کە بوتە چە بوتە میژوو چونەتی ژیان لە هەر سەر دەمێت خۆ دوای ئیسینی چەتیریمە ئی دەورەتی تۆ سەر دەورەی باوەسەرن کە ئیمەنەمۆ لە لێ هاتووە کە یەی چەکردسن هەر ڕائینی کوردان کوشیاوەسن کە یەک هەلۆمانێسە و ئیمە تێمەنەوە دوارە هەڵا باقیچی و هەرکەم وە زوان خۆی تکرار وەکردن متای نەوەی پاکیە نەوەی مەفهومە ئاین کوردانە وەتیتە دەورە سوتان ساگیا سەدەی هەفتمەشتن لەو دەورەچە کورد وە هینێکی دەسەتێکی فرە پان و بەرینترە بەشدار یاریەکە بوون ئەلبەتە و ئێتماڵ فرە باقی دەورەکانی هەرە و پانێ بەرینیە زیاتریش داشتنە چونک هەرچی چی تۆ وەرە و دواتر چەبیێسن نفوز ئیسلام کەمتر و کەمتر بیەوە باید بتوان قدرەت فرەترێک دین داشتون گورانەکان وە تایوەت و کورد لە کولیەت خۆیەوە کوردان لە کولیەت خۆیە و یەسەکە ئیمە ناتوانین دەورەی سولتان ساگ ڕێیە گەورەوە کردنس ڕێیە بیشتر هینەکانی ماوەسن بیشتر مەرەمۆکان ئەو دۆرۆ یا مەتنەکان ئەو دۆرۆمەنێس و خاترە تەنیا و خاتریەکە وەکو قۆناخێکێ دینی هینێ بکەن بخەنەیجێ وەکو سولتان ساگ خۆی جوور کەسایەتیکی مەسەبی کە دینێک دامەرزانوت بخریەتەجی و ئی کەسایەتی چە هەفت مناڵە ڕای بیوت هەفت کوڕە کە ئی هەفت کوڕە پەنجی دوانە لی یەکدێ ئەو جورەکە حاج نێمەتوڵا جێهونابادی هاوردێ سوی کە شێخ شەهاب واسڵا دوون هینێک بیەسن دوون هەیوانێک بێسن و نەوێسە خاوەن خانیان و شەهابەدین حەبیب شاه چە بێز ژن بێسن و هین ئەوە اختیارە داشتنە هین وەجێ هیشتن میرات یا خانەدان جوور میرات ئەو حەقە نەیاشتێسن شێخ شەهاب هینێک بێسن لە دوون هەیوان بێسن و حەبیب شەیش دوون بەشیرە بێسن کە سولتان ساگ وەسراوە قسەی حاج نێمەتوڵام بۆ کری جێهونابادی وەلیە هینکە خۆشک میرەسکەندەرە و ئەسرا وەلیە عەقدی ڕاخۆیکەی خۆت سولتان ساگ عەقدی ڕاخۆیکەی و سێ ڕۆچنە پەردە و دواتر دەرتیان کە هەشت کەس یەک ڕەنگ و یەک شکڵ و یەک قیافەن کە دواتر هەفت تیکە گوشت لە کەڵە زەردە بڕن کرد هەرکامیان خوان این قسەی سولتان ساگکە جیاوە بن کە سولتان ساگ دەرکەفێک کام و ئەو هەفتەکەیچ کە هەفت پوڕ ساگە دەرکەفن وەسرە شکلان زاهر بوو قیافیان نیشان دەرێت کە کامیان سی محەممەد و کامیان سی میرن و کامیان سی
مصطفى كامل سي شهاب كامل فلانتر يسقى إي داستان إلى الرواية الخرافية دروسي كنا جي جريا جنشين شارستانية جورانيك فيلسوف الوجور الوجرا الرأي هولدان التي شالتي هفت سده وجلت دوره یا 6 سده وجلت دوره سلطان ساق ویسه وارد پیچوا کریاسن کاول کریا سو کریا و خاطر دوره ساق بیشتر بکفت ورچو بیشتر زقوا بود بیشتر برجسته بود و لأوری شو ساق چه بودن ایمیراتا را هفت کراکی اشتوتا جی که وقت حاج نعمتیش یک لیان دون حیوان بی و یک لیان دون جن و دوانیان نشت و پنج خاندان رایان واصلات تشکیل بی لو زمانه و خاندان اکتر و ناو خانیان اکتر و ناو خانیان با و یاری و یکیش و ناو آلی قلندری بینه صفت خانه یعنی که دویاتریش تماشا که خروش جور خروش ذکرته کن تا استثنا وقت حاج نعمت الله جهون آوادی دوانزه وقت باقیان جیانزه خانیان دیرن و یه سکه یه اصل یکی چوی تماشه رخراوی کوملای واسه اهمیت گرنگی رخراو بین یک کوملگار لیخو کردنسن لیره درک فتن که جور هنگی که ووا ای کوملگا باید بتوانتن لنو شانگلی جی بگیریتن هر مجموعه لنو خانک خری کار خوی بود و بزنی کی خری چس و هینک داشتوتن پروسه که هاورد برد درست کردن حسال معلوم بود که چه چس و سرکردهی که داشتون نظم داشتون بچه گل بینید تو بچه او دنیای دریوچه بناسیتن و جیان خوی و پای جنگ و پای محیط و پای دوران چه بگیتن سازگار که جیان جمعی و یسا ای دیدگاه رخراوی و اصلا حنیه اره کنه تماشای بکیمون و لیلاش دوره لیتر وکو دم و دستگاه یاری ناولی برده لی هنگه و اصلا و یسه که نو هینگه لیکر و اصلا ریگویدا و اصلا نو متنیل هند باستانه ای جور توصیفی کرد مثلا که ای وزیری له حالا اولورا سیجز برده سیجز که هم معنی فیلسوف ده هم معنی اصلا معنی دانا ده معنی بیرمند ده که لورا بونا او هینه که اصلا ای رخراوی تشبیه تا یابو هینه یابو اصلا عربانیک که بتوانیتن وزیرکان او پرگه لبونه که تایرکه و وجود تیرن تایر او چه او عرابه وجود تیرن و ای عرابه چه تشبیه که را رخراو کملایتی را حرکت هاوگام کوملگا که بتوانید چپ که لورا عرابه رانکی کیا کریشناس که هدا لیره شاهنگ سرهنگ لورا عرابه چیه مثلا مثلا لورا معنی که مذهبی گردی سخواه ولی لیره معنی که وتواوی چست فلسفیه که سرکردکان فیلسوفون یا رو هینی که یونانی لیش برنسه که شاغل یا باید فیلسوفون یا فیلسوفل شابن که این الان فرلو فیلسوفلا یه وضوع بیانگل جواجوری وشیا و یک انتد لو توصیف لك وقال جيت تو سقراط كده که هین تشبیه کردن که کوملگا و یک جور سرنشین کشتی بودن و داناکان چه بودن کار و دسیل او کشتیه بن هر کام لگوشه کار او کشتیه نظم بین و کاپتنه که کسی که چه دانایی نجومی داری ریپیا کردن داری و هدایت و اسرا کشتیه که لناو دریایی که کنارکانی دیانیه و اوته گریتن و یک تشبیه کتن دور سقراط که اگر ای مردم و اصلا قیام بکن و ای هینه و اصلا کاپتن و کرو یا او کاپتن و
پشونالگەلە و پرسنل کە هینەکە کشتێکە کە هەر کامێک لە شوونێک سەرش دەدر یەکی لە بادوانەکە یەکی لە پاڕۆداین واسڵا تەنزیم پاڕۆدەرەکان یا لە شوێنێکتروە کارکەن کە کشتێکە دووە درست هەرەکەت بکێتن لە و موقع واسڵا ئەنێژی و نێر و کەسەکان مین بودن سەرف هەرەکەت کشتێکە بکرێت یەسەکە ئێرەکانی کەسێری لەبین بوون ئەسەن ئین مەردمە توانن چە بکەن چی توانن ئیکشنە لە کشتی نە لە جەهەدیابی زانن نە لە نجوم زانن نە لە هینگە لە بەشێ لێ واسڵا تەکنیکی کشتی زانن چی توانن ئی کشتیە بن وەرە و مەقسەدوە و یەسەکە یانە ئی ڕوانگەیە لە نسبەتوە کومەلگا و ڕابطەی کومەلگا وەگەر داناییە وەگەرت واسڵا ڕێکخراوە بینە کە هین کرێتن مەسەن لە ئی دو تەشبیە یەک وەگرن متای ئەوە لۆرە هینێکی مایەیەکی دینی دێرێتن لە ڕێگوی داولوە لە هەند باستانە و سقرات لە ڕوانگەیەکی فەلسەفی مەترێکە و یەکە لێرە لە ڕوانگەیەکی فەلسەفی تماشاییە کردێتن نە پێغەمەرایەتی یا یەکە واسڵا ئەو جورێکە هینێکن کە زاوت حەق وەلای هینوە بیوتن وەلای سەرهەنگوە بیوت دیوار بێتێ باوە خۆشین و باوە خۆشین پاسی بێتە بابە ناوس و پابە ناوسیش پاسی بێتە ساک و ساکیش پاسی بێتە سێگەلدی نوتفەیی وە بوت و یەسەکە لێرە چەست لێرە ڕێکخراوەیەکی بەرمەبنای مەکانیزمێکی خود تعریف کردی خود داشته چه کردانە دانایل کردانە و لێرە کە بتوانن جور جامعه جوری هەنگ بووە نظامبەندی بکەن کە شاهنگ داشتوت و هەرکامی لە شانەکان سەرشانێک داشتوت بەرپرسێک داشتوت و بزانیێتن کی خەریک چەست و هێستا کە هەر لە ئی هینیشە کە هەرکام هەمەت هەرکام لەوەوەلە و گشتەوە بتەچە هەمەتە جەمعی کوەی هەمەت جەمعی چە کرێت دنیا کیشیەتن چە و تاڵ میوک توانێت دنیا بکیشوە ئی میوچە میو ئەداڵەتە کە بزانێتن گشتێکی بەرابەرە ئی ئەندام وەل ئی هەنگی ئەندام وەلی کۆمەڵگە خۆب هەمی وارم کە وە کەڵک بیوت شیکاریەکان وە کەڵک بیوت ئەوات ژیانێک خۆشەڕە گشت لایەکتان دێرم بنیشتە خێر